توشبوون و مردن بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان کەمی کردووە. بەهۆی شەڕەکەی قامیشلۆوە حکوومەتی سووریا هەڵمەتێکی ڕەشبگیری کوردەکانی لە حەلەب دەست پێ کردووە. نەتەوە یەکگرتووەکان هۆشداریدا لە بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە عێراق. سڵاوتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. توشبوون و مردن بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان کەمی کردووە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لە 24 کاتژمێری ڕابردوودا 513 کەس تووشی کۆرۆنا بوون. هەر بەپێی ئامارەکەی وەزارەتی تەندروستی لە 24 کاتژمێری ڕابردوودا 12 توش بوو گیانیان لەدەستدا و 871 توش بوو چاک بوونێتەوە. ئەوەش لە کاتێکدایە بەراورد بە ئامارەکانی چەندین هەفتەی ڕابردوو توشبوون و مردن بە نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان کەمی کردووە. لە سەرەتایی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا 145188 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و لەو ژمارەیەش 3944 کەس گیانیان لەدەستداوە. شەوی ڕابردوو جارێکی تر تورکیا هێرش و پەلامارەکانی بۆ چەند ناوچەیەکی پارێزگای دهۆک دەست پێکردەوە و گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستانیش بە توندی دژی هێرشەکە وەستاونەتەوە. کاوە شێخ مووس بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پەکەکە بە شارپرێسی ڕاگەیاند دوایەوەی لە شەوی ڕابردووەوە تورکیا بە فڕۆکە و هێلیکۆپتەر کەپکی زناری کێستەی بۆردومان دەکات و هەوڵی دابەزاندنی هێزی سەربازی دەدات، بەڵام تا ئێستا سەرجەم هەوڵەکانی تورکیا شکستیان هێنا و سوپای تورکیا نەیتوانیوە هیچ سەربازێک دابەزێنێت. بەپێی زانیاریەکانی شارپرێس تورکیا لە ڕێگەی تۆپخانەکانیەوە بەرزاییەکانی کێستەی لە ناحیەی کانیماسی بۆردومان کردووە و دواتر لە ڕێگای هەلیکۆپتەری جەنگیەوە هێرشی بۆ ئەو ناوچەیە کردووە. بەردەوام سوپای تورکیا بە بیانووی بوونی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان بۆردومانی بەشێک لە ناوچە سنوورەکانی باشووری کوردستان دەکات و ساڵانەش بۆ هۆیەوە چەندین هاوڵاتی هەرێم دەبنە قوربانی. شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق ئاشکای کرد زیاتر لە 7000 خێزانی ئاواری ئەزدی گەڕاونەتەوە شنگال. شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق باسی لەوەش کردووە تێگڕای ئەو خێزانە ئێزدیانەی لەلایەن فیرقەی 15 سوپای عێراقەوە گەڕێنراونەتەوە سەرزێدی خۆیان بریتی بووە لە 3741 خێزان. لە بەشێکی بەیاننامەکەدا هاتووە هێزەکانی سەر بە فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی ڕۆژئاوای نینەوە سەرپەرشتی گەڕانەوەی ئاوارەکانی هەرێمی کوردستانیان بۆ ناحیەی زومار و قەزای شنگال کردووە. لە ماوەی ڕابردووشدا وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بڕیاریدا کە هەموو ئەو کەمپانەدا بخات کە ئاوارەکانی نێو عێراقیان تێدایە و ژمارەیان 28 کەمپە. بەهۆی شەڕەکەی قامیشلۆوە حکوومەتی سووریا هەڵمەتێکی ڕەشبگیری کوردەکانی لە حەلەب دەست پێ کردووە. فتحوڵڵا حوسەینی ئەندامی نوێنەرایەتی ڕۆژئاوای کوردستان لە هەرێم بە شارپرێسی ڕاگەیاند لە بەرامبەر ئەو تێکشکانەی ڕوبەڕووی چەکدارەکانی بووەتەوە لە قامیشلۆ حکوومەتی سووریا هەڵمەتێکی ڕەشبگیریان دژی کوردان لە شاری حەلەب دەست پێ کردووە و هەرکەس بزانن کووردە دەستگیر و بێسەر و شوێنی دەکەن. بە وتەی بەرپرسەکەی ڕۆژئاوای کوردستان تا ئێستا لە دەوروبەری گەڕێکی ئەشرەفیە ژمارەیەکی ئێجگار زۆر هاوڵاتی کاسبی کورد دەستگیر کراون و بێسەر و شوێن کراون. لە ئێوارەی 20 ئەم مانگەوە شەڕ و پێکدادانی قورس لە نێوان هێزەکانی ئاسایشی ڕۆژئاوای کوردستان و میلیشیاکانی دیفاعوەتەنی سەر بە حکوومەتی سووریا لە قامیشلۆ دەستی پێکردووە. نەتەوە یەکگرتووەکان هۆشداریدا لە بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە عێراق بە گوێرەی راپۆرتێکی هاوبەشی بانکی نێودەوڵەتی و بەرنامەی خۆراکی جیهانی و ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی سەر بە نەتەوە یەکگرتووەکان دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار و کاریگەریە نەرێنیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق ڕێژەی هەژاری بەرز دەکاتەوە بە شێوەیەک ژمارەی ئەو عێراقیانەی دەکەونە خوار هێڵی هەژاریەوە بۆ 17 ملیۆن کەس زیاد دەبێت. راپۆرتەکە ئاماژەی بەوەش کردووە فراوانبوون و قوڵبوونەوەی ئاڵنگاری ئابوووریەکان لە عێراق پێویستی زۆری بە ئەنجامدانی چاکسازی و گرتنەبەری ڕێکاری دوورمەودا بۆ ڕزگاربوون لە داکشانی ئابووری و کامکردنەوەی ڕێژەی هەژاری پیشان دەدات. ئەوەش لە کاتێکدای حکوومەتی بەغدا لە چەند مانگی ڕابردوودا چەند ڕێکارێکی وەک کەمکردنەوەی کورتێنانی بودجە و کەمکردنەوەی تێکڕای خەرجیە بەکاربەریەکانی وەک موچە بە تایبەتی موچەی پلێباڵاکان بۆ نیوە گرتووەتە بەر. هەواڵەکانی ڕۆژم پێشکەشکردن هەر شاد بن.